لا هەرکوێکەن و بینەری زوو منم کاتان باش لە ماوەی ڕابردووە لە هەرێمی کوردستان بە دیاریکراویش لە سلێمانی شاهیدی دوو جوڵەی دیاریکراوی مەدەنی بووین لە هەمانگرتنەوە کە دوجار با بڵێین دیاریکراو هەبوو بۆی بگا بە هەولێر و کاردانەوەکەمان بینی بۆی نەگا بە هەولێر دوجاریش هاتۆ سلێمانی و بە ڕێگریکردن لە تەنکەرەکانی قاچاغی نەوت جوڵەی دووەمی مەدەنی دەستی پێکرد کاردانەوەی دووەمیشمان بەرامبەر بە هەمان جوڵە بینی جوڵە یەکەمیان ڕاستیەکەی کاردانەوەکە بەرامبەری ماوەیەکی زیاتری خایە بەڵام ئەمەی دووەمیان چونکە ئەوەی ڕێگری لێکرا بوو ڕاستیەکەی شادەماری یەکێک لە شادەمارەکانی داهات بوو بۆ حیزبەکانی دەسەڵات لە هەرێمی کوردستان زوو کۆتایی پێهێنرا و تونند و تیژیشی لێکەوتەوە ئێمە ئەمە شیەکەینەوە ڕاستیەکەی بۆچی تا ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان جوڵەی مەدەنی وەڵامدانەوەیەکی خوازراو و معقوڵی لەلایەن دەسەڵاتداران لە هەرێمی کوردستانەوە بۆ نییە وەڵامێکی معقول نادرێتەوە زۆرێک لە تێنەگەیشتن گاپێک با بڵین بۆ شایەک لە نێوان ویستە مەدەنیەکان داخوازیە سەرەتاییەکان کە لە چوارچەوەی جوڵانە و مەدەنیەکانە پیشانەدرێن لەگەڵ تێگەیشتنی دەسەڵات بۆ ئەم خواست و جوڵە مەدەنیانە هەیە ڕاستیەکەی ئەوەی هەیە و بۆ شاییە هەتا بێ گەورەترە بێ مە لە چوارچەوەی ڕەوایەتی حکومڕانیکردن و نوێنەرایەتیکردنی خەڵکە ئەم بۆ شاییە هەتا بێ گەورەتر بێ مەترسی نییە لەسەر خودی حکومڕانیەکە لە هەرێمی کوردستان تێگەشتنە نێو دەوڵەتیەکە یان نوێنەرایەتیەکانی وڵاتان لە هەرێمی کوردستان بۆچی چاویان لە بەرامبەر ئەم جوڵە مەدەنیانە و کاردانەوەکان شێوازی مامەڵی دەسەڵاتیش لەگەڵم جوڵە مەدەنیانە کە زۆر جار کاردانەوەی توندی تیژانە بووە ڕاستیەکەی داخراوە هیچ قسەیەکی دیاریکراو لەبارەی ئەم کاردانەوەی دەسەڵات لە هەرێمی کوردستان ناکرێت لە کاتێکە بە گوێرەی یاسا نێودەوڵەتیەکان بە گوێرەی کاری ئەو حکوومەتانەی کە خۆیان بە حکوومەتی با بڵێن جیهانی یەکە مەزانن و نوێنرایەتیان لە حکوومەتی لە هەرێمی کوردستان هەیە بەگوێی یاساکانی ئەوان کاری مەدەنی ناڕەزایەتی هەموو ئەمانە پرسی سەرەتایی مافی سەرەتایی گەلێکی دیاریکراون لە چوارچەوەی قوارەیەکی دیاریکراو کە لەلایەن حکوومەتێکی دیاریکراوە بەڕێوابرن ڕاستیەکەی هەموو ئەمانە و هەندێک پرسی تایبەت بە هەرێمی کوردستان بە دڵنیاییەوە لەگەڵ میوانی یەکەمم دکتۆر ڕێبوار فەتاح لێکۆڵەر گفتوگۆکەم بە ڕێزیان لە ڕێگەی ئسکایپەوە میوانی زوومن دکتۆر سلااوت لێبێ هیوادارم زۆر باشبی بەخێر بی بۆ زووم پێش ئەوەی پرسیار بکە من تەوەری دووەمیشمە بێ بە دڵنیاییەوە میوانێکمە بێ نوێنەرێکی ئەنەکەسەن لە هەرێمی کوردستان پرسی دیالۆگی نیشتیمانی دیالۆژی بەناو نیشتیمانی ڕاستیەکەی ئەوەی کە لە سووریا لە دیمەشق بەڕێوە چوو ئەو تاوتویەکەم بەڵام ئەوە بۆ بەشی دووەم تەوەری دووەمی بەرنمەکە تەوری یەکەم تایبەتە بە ئەوەی باسمان کرد دکتۆر ڕێبوار دووبارە سلااوت لێبێ هیوادارم باشبی بەخێر بی لوتفت هەیە ئێمە لە ماوەی ڕابردووە لە هەرێمی کوردستان دوو ناڕەزایەتی دوو جۆر ناڕەزایەتی دیاریکراومان بینی یەکیانمان گرتن بۆی دووەمیان دیار بوو ڕێگرتن بوو لە تانکەری نەوتی قاچاغ و دوو کاردانەوەی دیاریکراویشمان بینی یەکیان لە دێگەڵە بینیمانەوەی تریان لە عەربەت بینیمان تۆ لێکۆڵەریت ڕاستیەکەی و چاودێریت بە چاوێکی بێلایەن و زانستیانە سەیری ئەم پرسە دیاریکراوانەی هەرێمی کوردستانەکەی تۆ چیت بینی بۆم لێک بەرەوە ئەوەی لەم دوو سێفتەی ڕابردوو هەتا شەوی ڕابردوو بینیت ئێمە چۆن لێکی بینەوە چۆن پێناسەی بکەین دیارە ئەوێ بەڕاستی لە یەکیان جیاکەمەوە ئێستا کۆمەڵێشت کە تێکەڵن لەبێ جیان کەمەوە یەکەمەوەیە کە مافی پرۆتێستی ئاشتی خوازانە هێمنانە بە دەستور بە هەموو عێراقێک دراوە بە هەرێمی کوردستانیشەوە مادەی 24 دەستوری عێراق ئەمە نەک قانون نییە ئەمە دەستورە دایکی قانونەکانە هەموو هاوڵاتێک هەموو کەسێک ئەتوانێ مافی
ڕادەربڕینی هەبێ ئەتوانێ مافی پرۆتستی هەبێت بەڵام گرفتی گەورە لەوایە کە دەسەڵاتێک ناتوانێت حکوم بکات ئەمانەکە بەدەستی دەرەشی و جێرە شێوێن و کۆمەڵێک دەستەواژە و چەمکی زۆر ناشرین کە شایستەی هیچ هاوڵاتیشی کوردستان و عێراق نییە ئەمە لایەنێکیان لانی دوو هەمیان کە زۆر گرنگە ئەویش ئەوەیە کە پرۆتست ئەتوانیە لە سلێمانیەوە بچێ بۆ هەولێر لە سلێمانیەوە بچێتە بەغا بچێتە بەسرە ئەمەش مافێکی دەستوری هەموو عێراقیەکە بە هەموو هاوڵاتیەکی هەرێمی کوردستانیشەوە ئەمە مادەی 24 ئەوەی پێشووترم ماوزام لێ تێکچوو مادەی 24 لە دەستوری عێراق بەڵام کە گوێت لێ بێت دەسەڵات ڕێگە بە خەڵک نایە هاتو چۆ بکات ڕێگە بە پرۆتێز نایە لە سلێمانی بچێتە هەولێرەوە بۆ نمونە پارێزگاری هەولێر ئەو مافە ئەیا بە خۆی کە نەهێڵێ خەڵکی سلێمانی ئەو کەسانی پرۆتێست دەکەن لە سلێمانیەوە بچنە هەولێر دیارە نە پارێزگاری هەولێر نە پارێزگاری سلێمانی ناوەی بەغا نەسەرک کۆماری عێراق نەسەرک وەزیرانی هەولێر نەسەرۆکیش حیزبێک ناتوانێت ئەو مافە دەستوریە لە خەڵک بسەنێتەوە بەڵام گرفتەکە لەوایە هیچ لایەنێکی دەسەڵاتی کوردی و عێراقیش دەستوری نییە بۆیە ئەتوان ئەوە بکەن لایەنێکی دیکەشی کە من بیبینم ئەوەیە ئەیانەوێ ناکۆچی بخەنە ناو خەڵکی کوردستانەوە کە بە ڕۆژانای بینی میدیای سێبەر و میدیای سۆشەل میدیا و هەموو میدیاکانی دیکە ئەیانەوێ بیکەن بە شەڕی سلێمانی و بە شەڕی هەولێر کە دیارە هیچ شەڕێک لە نێوان خەڵکی سلێمانی و هەولێران نییە من زۆر دڵشادیش بووم بەوەی کە کۆمەڵی خەڵکی زۆر باشی بێلایەن توانیان بەسەر ئەو ناکۆچیا زاڵ بن کە دەسەڵاتی هەولێر و تا ڕادەیەکی زۆریش دەسەڵاتی سلێمانی ئەیانەوێت بە دابەشی بکە و حکمیان بکە ئەمانە بەڕاستی شتی زۆر قێزەوەنن دیاردەی زۆر قێزەوەنن بۆ دەسەڵاتێکە دەسەڵاتی ئەماکە کە شکستی خوارد بێ لە حکمڕانیە دەنا ناهێنێ خەڵکی سلێمانی و هەولێریا خەڵکی زۆنی زەرد و سەوز بکا بە دوژمنی یەک ئەمە بەڕاستی ئەمە ینی داهاتوێشی گەشی نابێ بۆ کوردستان داهاتوێکی زۆر ناشرینیە بێت لە کاتێکە دەسەڵات ئەیویست ڕێفراندەم بکات و دەوڵەتی کوردیدا بمەزجێنێ بە ناوچە بەوان بۆ جیانەشەوە کە پێڵێن ناکۆک کەچی ئەمڕۆ سیرەکەی سێ شاریان بەدەسەوەیە کردوانە بە دوو کەرتە و بە کەرتی زۆر تریشەوە بەڵام تۆ بڵێ دوو کەرت ئەمانە بەڕاستی شتی زۆر قێزەوەن و باش دکتۆر ڕاستەکەی باشە ئەڵێن قێزەونەوە جێی داخە بەڵام من یەکشتی ترەڵێم ینی بۆچی جێی سەر سوورمان بێ هەر بەڕاستی ئەوەی کە ئەوانەیەکەن ئەنی ئەمانەی زۆر جار کاردانەوەی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان دەسەڵات ئیتر چوزانم بەرامبەر بە پرسێکی دیاریکرا و جوڵانەوەیکی مەدەنیە حتا ئەگەر هەندێک جار جوڵانەوەیەک بێ کە با بڵێن فۆرمێکی سیاسیشی وەرگرت بێەوە ناونرابێ ئۆپۆسیۆن ئتر کاردانەوەیەک بۆ ناجۆر بووە با بڵێن لەگەڵ بنەماکانی حکومڕانی و سیاستکردن و ململانی سیاسیە بە هیچ شێوەیەک نەگونجاوە بەڵام کردویانە ئێمە بۆ هەموو جارێش تووشی شۆک بینیان بەلامانەوە سیر بێ ئەمانە ئەم کاردانەوەیانە بێ هەر بەڕاستی بێ قۆناغی شۆک تێپەڕێنرێ بۆی ئیتر بچینە قۆناغێکی دیکەوە وانە ینی من ینی بەڕاستی سامە گفتوگویەکی زۆر گرنگە بۆ داهاتووی هەرێمی کوردستان ئەوەی کە منەی بینم دیارە حیزب نابێ بە یەک نە پارتی ئەبێ بەیەشێتی نەیەشێتی بە پارتی نە پارتی سازش بۆ یەکێتیەکان نەیەشێتی سازش بۆ پارتیەکە و حیزبەکانی دیکەش هەروەها
نە دەسەڵاتدارانی پارتی ئامادەن دەست بکێشنەوە نە دەسەڵاتدارانی ناویشێتی. گرفتی گەورە ئەمەیە ئەگەر حکوومەتێک هەبێ ئەمانتیایە یەک بگرن ئەوە یەکگرتنە، بەڵام ئەوان وا ئەزانن دەسەڵاتی هەولێر و سلێمانی وازان ئەگەر پێکەوە پچنە حکوومەتێکەوە ئەمە یەکێکیان زاڵەوێ بەسەر ئەوی دیکە. ئەمە گرفتێکی گەورەیە، چونکە لە کوردستانە بەڕاستی دەسەڵاتێکی مەدەنی نییە، حکوومەت نییە، دەسەڵاتی دادوەری نییە، کۆمەڵی مەدەنیان لە ناو برد، ئینتەلەجنسیا یا ڕۆشنبیران نین. ئێستا ئەمانە هەمووی کە نەماوە گاپێکی زۆر گەورە بەجێماوە، گاپێکی زۆر گەورەی ڕۆشنبیری و کۆمەڵایەتی و سیاسی بەجێماوە کە دیارە لایانی دیکە ئەتوانێت بیخۆزێتەوە. ئێستا کە لە نەمانی هیچ جێک لەمانە زۆر بە ئاسانی دەستی دەرەچیکەوەی کە پارتیوشێتی پێڵێن چوزانم قەتەرە، ئێرانە، تورکیایە، ئەوانە ئەتوانن کاریگەری زۆر گەورەیان لەسەر خەڵکی هەرێمی کوردستان و سیستمی سیاسی هەرێمی کوردستانە هەبێ و ئەتوان سازشی زۆر گەورە بە دەسەڵاتی سیاسی کورد بکەن کە وەکو کوردوشیانە. تۆ وابینی دکتۆر ڕێبوار ئەوە بینی مەسەلەن ئەوەی کە ئەکرێ با من وای با بڵین پرسیارەکە وا بکەم تێگەیشتنەکە وا پێیان بیگەێنم ئەنی بۆشایی یە گاپێکی گەورە لە بینی ئەوانی دەسەڵاتیانێ لە هەرێمی کوردستان لەگەڵ خەڵکەکەیە دروست بووە بە تەواوەتی لێک تێناگەن، کەڵم لێک تێناگەن ینی دەسەڵات لە داخوازیە سەرەتاییەکانی جوڵە مەدەنیەکان و خەڵک بڵین تێگەیشتنە میلیەکان ناگا. بۆ ئەوەی ئەم گاپە پڕ بکرێتەوە کە ئەڵێم گاپ یعنی لاوازیەکەی دروستبوونی ئەم بۆشاییە پڕ بکرێتەوە ناچار ئەبێ بەردەوام سازش بۆ دەستی دەرەکی بکە. ئێمە بەو معنایە تێبگەین گومانیتیان نییە، یعنی ئەگەر ینی خۆ بانەی شاری مەسا خۆ تورکیا لە ساڵ نزیکەی نازانم بنکەی سەربازی هەیە 45 بنکەی سەربازی لە زۆنی زەردا هەیە، جگە لەوەش لە ناو شاری هەولێریش و سلێمانیش کاریگەرە، ئێرانیش هەروەها. ئەمانە ینی ئێستا کوردستاندا بەش بوو لە نێوانی ئێران و تورکیایە، لە بینی ئێران و عێراق و تورکیایە کە ئێران و عێراق لە ناوچەی سەوزا دەسەڵاتیان زۆرە، تورکیاش لە ناوچەی زرد. ینی گەورەترین گرفت لەوە ئەوەیە کە دەسەڵاتی سیاسی جا هەر کورد نییە هی بەغاشە و زۆر دەسەڵاتی دیکەی خۆرهەڵاتی نێوەند و هەتا ئەفغانستان ئەوانەش دەچێت، ئەمانە لەسەر بنەمای عەشایر دامەزراون. ئەو کە تۆ کە یەکێک ڕەخنە لە دەسەڵاتەگرێ وای تێگا کە ڕەخنە لە عەشیرەتەکەی ژیراوە. بۆ نمونە ئەگەر گوێ لە دەسەڵاتدارانی سیاسی کوردکەی دایم باباسی کەرامەت و شەرەف و شتاناکەن. بۆ نمونە وازەم سەری وەزیران بوو ئەڵێ نازام کەرامەت تێکەڵی موچاکە ئێمە بۆ موچە شەڕمان نەکردووە، ئەوانە بڵێ بۆ موچە شەڕمان کردووە، ینی موچە بەشێکی زۆر گەورەیە لە ژیانی خەڵک. لێرە ئەگەر من لە ئێستا لە لەندەن لەگەڵێەوە دوێم ئەگەر یەک مانگ موچە نەیت نەکە حکوومەت ڕەنگە ئەوروپاش بڕوخێ، ینی بەمانەیانوێ ئەو پرسانە کە مافی بنەڕەتی خەڵکن بێ بەهای بکەن لە کاتێکیشا ئەیبینیت کە خۆیان چەندیان دەرامەت پیا کردووە لە ئەنجامی حکومڕانی خۆیانە. جا بگەڕێمەوە بۆ گاپەش ئەو گاپەی کە لە نێوان دەسەڵات و خەڵکە هەیە، چکە ئەمانە حکوومەت نین بەڕاستی دەسەڵاتن، پێیان بڵێ دەسەڵات باشترن. لە نێوان دەسەڵات و خەڵکە هەیە پارتی لە هەڵبژاردننی ڕابردووە لە هەمویان زۆرتر دەنگی هێناوە، لە ساعت دەنگی دەنگدەرانی هێناوە، دەنگی ئەوانەی هێناوە کە مافی دەنگدانیان هەبووە. من توێژبوونەوەی دوور و درێژم لەسەرمە کردووە، بەڵام کە دایما دەمیانەکەیتەوە ئەڵێ ئێمە بردومانێتەوە. ئێوە نەتان بردوێت، ئێوە دۆڕاون، ئێوە براوەی دۆڕاوەکانن. دکتۆر وا بڕوا ئەم گاپان بۆشاییە گەورەترە بێ لە بینی دەسەڵات وە خەڵک لە هەرێمی کوردستان؟ هیچ گومانیتیان نییە،
تاچوو ئەڕوا ئەمە ناکرێ هەر بۆشاییەکە گەورە بێ و ئەو سەرمان لێ دیار نەبێوە نییە؟ یعنی ڕاستە کۆمەڵێ شتەیە خەڵکی بەستۆتەوە بۆ ئەو ترسەی کە خەڵکی کوردستان لە بەغا هەیبوو، ئەو ترسەی کە خەڵک هەیەی لەوەی دەسەڵاتێکی کوردی لە دەست بچێت، ئەمانە هەمووی کۆمەڵێک گەمن کە دەسەڵاتی کورد یاری پێەکە، یاری بە عەقڵی خەڵکی کوردی پێەکە. بەڵام دیارە ئەوانە هیچی ڕاز نییە، چونکە هەرێمی کوردستان هەرێمێکی قانونیە، پارتیێکیش لەویانە بن ئەو هەرێمە لە ناو ناچێت. ئێستا توانیویانە لە ناو خەڵکە عەقڵێک بچێنن کە گوایە هەرێمی کوردستان هەرێمی پارتیوێشیەتیە، نەخێر بە هیچ جۆرێک ئەتوانی ئەم شتۆ پارتیوێکێتی لابەریت ئەگەر کەسێ نیەتی هەبێ یان ئەگەر لایەنێ بتوانێت بیکات کۆمەڵی خەڵکی کە هەڵبژێرن بچنە حکوومەتەوە لە بەغا، هیچ لە هەولێر یا لە بەغاش هیچ گرفتی تیان نییە. ئەمە ئەقلێک ئەمانە هەمووی کۆمەڵێشتن کە دەسەڵاتی سیاسی کورد یاری باقلی کوردی پێکات. جا بابگەڕێمەوە بۆەوە ئەم گاپە بەرەو کوێچێت. ئەم گاپە ئەگەر سەیری هەموو وڵاتانی ئەو ناوچەیە بکەیت بە تورکیاشەوە، سەیری لیبیا بکە بزانە ئەو گاپە بۆ کوێ چوو، سەیری سووریا بکە بزانە ئەو گاپە بۆ کوێ چوو، سەیری یەمەن بکە بزانە ئەو گاپە بۆ کوێ چوو، سەیری ئێران بکە بزانە ئەو گاپە بەرەو کوێچێت. چونکە هێشتا ڕاستە دەسەڵاتی ئێران دەسەڵاتێکی زۆر بەهێزە، بەڵام ئەویش بە جۆرێکی زۆر خراپ توانیوەتی خەڵکی خۆی برسی بکە، چونکە ئەیوێت لە ناوچەکەی گەمە بکات. بەڵام ئەم گاپەی کە لە نێوان خەڵکە هەیە، ینی با سێناریۆیەک وەرگرین، سێناریۆیەکەوەیە لە نەهێشتنی عەقڵی ڕۆشنبیرە، چونکە یا کڕیویانە یا دەریان کردووە یا دەنگیان بڕیوە، ڕۆشنبیرێک نەماوە. کۆمەڵێک ئیسلامی سیاسی پیا بووە، ئەم ئیسلامە سیاسیانە کە با بڵێمەوە بەدەستی دەرەچی هانەدرێن، پارەیان نەیگرێتیە، بۆ خزمەتیان نەکرێت، ئەمانە بوون بە دەسەڵاتێک. ڕاستە چەکیان پێ نییە داعش نەبێت، داعش چەکی پێوە چاش بەهێزە، بەڵام ئەمانە چەکیان پێ نییە، ئامادە کراون. سەیری سووریا بکە هەمان سێناروێ قەتەر و تورکیا و کۆمەڵێ وڵاتی کە ئەچێتە پشتیانەوە و کا بە ئەمری واقع. ئێستا لە کوردستانە تەنیا دوو جۆر فکرکردنەوە هەیە، جۆرێکی دەسەڵاتە، جۆرێکی ئیسلامیە. ینی لە نێوان ئەوانە شتێکی کە نییە. من دەنگم هەیە، بەڵام من دەنگم بە هیچ جێگەیەکە ناگات. کاک دکتۆر ڕێبوار، لەو نێوەندا بە دیوەکەی تریشە بە چاوی ڕخنە سەیری جوڵە مەدەنیەکان بکەین. مەسەلەن ئەم جوڵە مەدەنیانە بۆ داواکاری گشتین، بۆ پرسی گشتین، ئەنی بۆچی کۆدەنگێکی کۆمەڵایەتی میلی لە بارانەوە دروست نابێت؟ کەڵێم کۆدەنگی کۆمەڵایەتی میلی لە مێشکی خۆمانە، من ئەم تێگەیشتنم بۆ دروست بوو بێ، نە، ئەمەی کە لە مێشکی منایە، ئەوەی کە لە مێشکی خەڵکایەوە خەڵک لی تێگەیشتووە لەبارەی کە ئەمە خراپە و ئەمەش داواکاریەکانمانە، ئەمەش ڕێگاکەیە بۆ چاکردنی، نابن بە جوڵەی دیاریکراوی و مەدەنی تا ڕادەیەک گشتگیر. یعنی بەڕاستی با من وا بیڵێم سنوور تێناپەڕێنن، هەندێک جار نە سنوورە جوگرافیەکە ڕاستیەکەی، نە سنوورە کۆمەڵایەتیەکەش بۆ معنایی چین و توێژی جیاواز نایەنە تەنیشتیەک و دەستێکی بەهێز دروست بکەن. نازانم ئەگەر ڕوون بێڵێم چی. بەڵێ زۆر ڕوونە، بەڵام ڕێگرت لە بەردەمی ئەوە زۆر یەکەم ئەو دابەشبوونەی کە باسمان کردووە ئەوەیە کە بەڕاستی بەگەر بڵێ ڕۆشنبیری با ڕۆشنبیری یا قەڵەم بەدەستی پێ بڵین زۆر بەیان کڕیوە، ئەوەش کە نەکڕاوە دەنگیان بڕیوە. بۆ نمونە ڕۆشنبیریت تەلەڤیزیۆنی پارتیوێکێتی لە 30 ساڵی پێشووە 1 دقیقەی نەیاوەتێ. ینی ئەمە جۆرێکە لە دەنگ بڕین، ئەمانە هەمووی کاریگەرن لەسەر ئەوەی کە دکتۆر بەڕاستی ئێستا فۆرمی دیکە ماسە ئامرازی دیکە هەیە بۆ گەیاندنی دەنگ. خۆ ئەگەر بیانەوێ بەڕاستی قەناعەتت بێ، یعنی من بۆ کەناڵی زووم زۆر جار ویستوێتی لەگەڵ بەشێکیانە قسە بکە، نەیویستوە قسە بکە.
ئەدەی خۆ ئەگەر ئەوان دەنگیان بڕیون دەی شوێنی دیکە هەیە، ینی هەم تەلەڤیزۆنی دیکە هەیە، ئەم ئامرازی دیکەی گەاندنی دەنگ هەیە و من تێ ئەگەم لە گرنگی با بڵێن ڕۆشنبیر بۆ ئەوەی فۆرمێکی دیاریکراوی بیرکردنەوە دروست بکاوە ئەم فۆرمە دیاریکراوە ئیتر ببێ بە جوڵەیەکی دیاریکراوی مەدەنی. من لەگەڵتان، بەڵام ئەگەر ئێستا تۆ بگەڕێتە دواوە، ئەگەر بەڕێتەوە بۆ نەوەدەکان، ئەگەر وەکو من پیرویت بگەڕێتەوە بە کۆمەڵگەی مەدەنی هەبوو، ڕۆشنبیر هەبوو، گفتوگۆی زۆر کراوە هەبوو، ئەمانە هەمووی بێدەنگ کرا، ئەمانە هەمووی بێدەنگ کرا. ئێستا من یەک نمونەوە بۆ نێرمەوە، من چەند ڕۆژێ لەمە پێش لەگەڵ کەسێک لە زانکۆیەکی کوردستانە گفتوگۆمە کرد، ئەو کەسە پێکێکی بێلایەنە وەکو من وابوو، یعنی ئەوەی بۆ منی ئەژێڕایەوە بڕوان ناکەم لەژێر ستالینیشە وەها حکوم کرابێت. ئەم کەسە بێلایەنە سەرۆشی بەشەکە بانگیەکات بەردەوام ئەوێت بیکا بە حیزبی بەردەوام بڕوا بکەم. من 4 ساڵ لە زانکۆی سلێمانی بووم، ئەو هەموو باسی تیا بوو، کەسێک داوای لێ نەکردم باسی. یعنی ئەمە زۆر ترسناکە، ئەمە ترسناکە کە کۆمەڵێک مامۆستا داوای مافی خۆیە کات، تۆ ئەو هەموو میدیای و خستۆتە کار دەستی دەرەکیە و بەم جۆرەیە. با نمونەیەکی کەش بێنمەوە بەسرا تێپەڕ نەبێ. ئەمڕۆ دوێنێ ئەو وابزام ناوی چاوەڕوان ئەو خانمە گیراوە، بەڕاستی من نەئیناسم نەئەزانم شێ ئەوەی لە میدیاکانە دیومە کە ئەو خانمە وابزام لە عربەت دەستگیر کراوە لەلایەن ئاسایشەوە، لە نازام دژە تیرۆرەوە هەز لایەنێکیانە گرنگ نییە. ئەمڕۆ سیندیکای ڕۆژنامە نووسان بەیانێکیان دەرکردووە ئەیانەیە بڵێن کەس نەژیرەوە. ئەمە سیندیکای ڕۆژنامە نووسان، ئەوە دەستگایەکی زۆر پیرۆزە، بواە بێلایەن بووە، ئەڵێ هیچ کەسێک سکاڵای تۆمار نەکردووە، هیچ ڕۆژنامە نووسێک سکاڵای تۆمار نەکردو کە دەستگیر کرابێ. ئیشی تۆیە بەشکم ئەو سکاڵا ئەو کەسە لە زیندانە بێ بۆیە ناتوانێت سکاڵا تۆمار بکات. کاری تۆیە بڵێ مە پەیوەندی ما کرد بەم حیزبەوە، بەم دەسەڵاتەوە، بەم ئاسایشەوە، بەم دەستگای دژە تیرۆر و بەم پۆلیسەوە هەمووتیان لای ئێمە نییە. بەڵام تۆ چۆن نەتوانی لە خۆتەوە بڵێ هیچ کەسێ سکاڵای لای ئێمە دەر دیارە ئەمە لایەن ئەمە سیندیکای ڕۆژنامە نووسان نییە، ئەمە حیزبە، بەشێکە لە دەستگایەکی حیزبی ئەیەوێت مکیاجی حیزب بکات. ڕوونە دەنا هەموو کەسێکە زانێم خانمە گیراوە لە شاپرێس ئیشی کردو، شاپرێز دەڵێ ئەم خانمە دەستگیر کراوە دوێنێ. سیندیکای ڕۆژنامە نووسانەڵێ کە سکاڵای تۆمار نەکردو، ئاخر لە زیندانە بۆیە سکاڵای تۆمار نەکردو، ئیشی تۆ ئەوەیە سکاڵای بۆ تۆمارکی. ڕوونە دکتۆر، یەک پرسی دیکەش ڕاستیەکە، یعنی زۆر جار تێگەشتێکی دیاریکراو هەیە بەوەی کە گۆڕانکاری لە هەرێمی کوردستان ئەگەر بمانەوێت ڕووبا تەنها بە ناوخۆ ناکرێت، بە قودرەتە ناوخۆیەکە، بە هێزە ناوخۆیەکە، بە تێگەشتنە ناوخۆیەکە، بە جوڵە ناوخۆیەکان ناکرێت، ئەبێ هاوتەری جۆرێک لە کۆمەکی دەرەکی تێگەشتی دەرەکی بۆ ئەم گۆڕانکاریە هەبێت. نازانم تا چەند لەگەڵ مایان نا، بەڵام بۆ پرسێکی ئاوا دیاریکراو، یعنی ئێمە هەم لە دێگەڵە تونند و تیژیمان بینی، ئەم لە عربەت بینیمان و پێشتریش بینیومانە ڕاستیەکەی خەڵک کوژراوە لە خۆپشاندانە تونند و تیژی بەکاراتوە. بۆچی ئەمانە نابن بە جێی باسی ئەم نێردە نێودوڵەتیانەی کە لە هەرێمی کوردستان هەن؟ خۆ بەحساب ئەو نێردە نێودوڵەتیانە وڵاتانە ڕاستیەکەی تر سەر بە جیهانی یەکەمن، لە دیموکراسیە وەکو ئەڵێن مێژوویەکی دێرین و کۆنیان هەیە. با من بگەڕێمەوە باڕەخنە لە خۆمان بکەین. من بۆ نمونە هەتا لە پرۆتێستی مامۆستایانە یا ئەوانەی کەشکە لەگەڵیانان، من دەنگێکی زوڵاڵم لە سەکۆی نێودەوڵەتیان نەدیوە. بۆ نمونە نەمدیوە هەزاران تویت کرابێ لەسەرەوەی کە مامەڵێ لەگەڵ مامۆستای پرۆتێستا چۆن کراوە. ئێمە کۆمەڵێکی کۆمەڵێ نتەوەیەکی چیمان پێڵی پێمان بڵێ لەبەر خۆمانەوە ڕێناکەین، لە سۆشیال میدیا قساکەین، کامپینێکی ئۆرگەنایزمان نییە. بۆ نمونە ڕێکخراوی نێودەوڵەتی زۆر زۆرە کە بەڕاستی دەسەڵاتی کوردی لی تۆقیوە،
بەڵام ئەبێ ئەمانە بە زمانێکی کە بێ ئەبێتەوە بەردەوام بۆ نمونە منە تا ئێستا نەمدیوە کورد هزار نامەی نردبێ بۆ ئەمنستی ئینتەرناشناڵ یا هیومان ڕایتس وۆچ یا پەرلەمانی بەریتانی بڵێ ئەمە مامەڵەی دەسەڵاتێکی ئێوەی هەناوتانتە کوردستانەوە. یعنی ئەگەر کۆمەڵی نێودەوڵەتی بە هەموویەوە هەڵوێست لە کامپین وەرەگەیە، بەڵام کورد هیچ کامپینێکی نییە. بەس دکتۆر ئەم مانگرتنەی پێشوو لە بەردەم ئۆفیسی نەتێگرتوەکان بوو لە سلێمانی، ینی لە بەردەمیان نبوو. ئەی بینن ڕاستیەکەی ساڵیش نییە بۆ نمونە راپۆرتەکانی وەزارەتی دەرەوەی ئەمریکا لەبارەی عێراق وەرێمی کوردستانەوە دنیایەک پێشێلکاریتیان نەبێ، بەڵام ئەمانە هیچی نابن بە هەڵوێستی سیاسی بەرامبەر ئەم دەسەڵاتەی کە بەم شێوەیە مامەڵە لەگەڵ خەڵکەکەی خۆیانکە. ڕاستە، بەڵام ئەوانە هەموو لە ریپۆرتەکانە زۆر سەرکۆنەی دەسەڵاتی کوردیەکە، بەڵام تا ئێستا من فکرێک نابینم لە کوردستانە کە لەسەر تاسەری کوردستانایشی گرتی بێ لەسەرەوەی کە دەسەڵاتی کوردی چۆنە گۆڕێت. دیارە من ئێستا باوەڕم بەوە نەماوە ڕیفۆرم لە پارتی وشێتیا بکەیت، ئەبێت دەسەڵاتی کوردی بگۆڕێت. حەزیەکەم بینەرانیش گویان لێبێ کە من بە هیچ جۆرێک باوەڕم بە توندوتیژی نییە. توندی توێژی لە مێژووی مرۆڤ بە هیچ جۆرێ هیچی چارەسەر نەکردووە. بەڵام پێویستمان بە عەقڵێک هەیە کە بتوانێ ڕێکمان بخات و یەکمان پێ بگرێ. ئەوە قڵا نابێت لە گەڕێکێکا بێ، نابێت لە شارێکا بێ، ئەوە قڵابێ عەقڵێکی کوردستانی بێت، عەقڵێک بێت کە توانای بیرکردنەوەی هەبێت، توانای ئۆرگەنایزی هەبێت. بەڵام گرفتەکە لەوایە کە من تروسکایەک نابینم، ینی بانەڵێم تروسکایەک نابینم. بەڕاستی کۆمەڵێک خەڵکی زۆر باشەیە، زۆر چالاکن لە کوردستانە، بەڵام ئەم خەڵکە ئەمانیش ئەگەر لە سلێمانیەوە بیانێ لە دێگەڵایان هەڵنەوە خۆ سنووری دێگەڵا وەکو سنووری سۆڤێتی جاران وایە. ینی ڕەنگە نادەستورترین شت لە عێراقا سنووری دێگەڵە بێت کە تۆ نەک لە ناو وڵاتێکا سنوورداناوە بۆ هاوڵاتێک لێرە بچێتەوە. یعنی ئەو سنوورە زۆر مێژوێکی دوور و درێژی هەیە ڕێگە نەدان بە خەڵک بڕێتەوە بۆ سەرۆکی پەرلەمان یەکێک بوو لەو نمونانە. بەڵام من هەتا ئەسان نەمدی کۆمەڵێک پارێزەری پاک و جوان ئەم پرسە بەرنە محکەمەی ئیتیحاد. باش ڕوونە دکتۆر بۆ ئەوەی ئەم دوێنێ ڕوویا با بڵێن دوو ڕۆژی پێشوو ڕاستیەکەی ئەوەی کە مامۆستایانی ناڕازی کردیان، مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی ڕێگریکردن بوو لە تەنکەری قاچاغ. ینی ئەمریکا ئەڵێ هەرێمی کوردستان عێراق نەوتی قاچاغ بۆ ئێران ڕاگرن، بەڵام جوڵێکی دیاریکرا و نەوتەکە ڕائەگرێ بەهێز دووبارە ڕۆشتنی نەوتی قاچاغ بۆ ئێران دەست پێ یەکاتەوە. ئەمە لە ڕووی سیاسیەوە وەکو تێگەیشتێکی دیاریکرا و چۆن لی بڕوانی؟ کۆمەڵی نێودەوڵەتی هەڵوێست وەرناگرێت لە شتێکی وە. تۆ باسی دیموکراتی شتیوان بانەکەین. بۆ نمونە لە ساڵی 1990 کۆمەڵی نێودەوڵەتی هەڵوێستی لە کۆچی کورد وەرگرت لەبەرەوەی ئەو کۆچە نائارامی ئەخستە ناو تورکیا و ئێران و عێراق وڵاتانیکەوە. ئەگەر کورد ینی وەمان کوردیبانەی شارین، ینی کورد بەڕاستی لە هاوکێشی نێودەوڵەتیا هیچ شتێک پێک ناهێنێت. ڕوونە هیچ شتێک پێک ناهێنێت. ئەکەی کورد توانی شانی کۆمەلگەی نێودەوڵەتی بات کە پارتی وێشێتی یا دەسەڵاتی کوردی بە هەموو حیزبەکانی دیکەوە کە فاکتەرێکی نائارامین لەو ناوچەیە، ڕەنگە کۆمەلگە نێودەوڵەتی بێتە وەڵام. کەی پیشانیە کە فاکتەرێکی نێودەوڵەتیە کە هەزاران کە لەسەر جادە بینی یان هەزاران نامە بچێ بۆ ڕێکخراوی نێودەوڵەتی بۆ پەرلەمانی نێودەوڵەتی یان وەفدی کوردی ناڕازی بگاتە بەریتانیا و ئەمریکا. لە دەروەی ئەوە
سپاس دەکەم. ئەگەر بتوانێت ئەگەر دەسەڵاتی گوتی بتوانێت کورد هێوەر بکاتەوە ئەمان گرفتیان. سپاس دەکەم دکتۆر ڕێبوار فەتاح لێکۆڵەر لە لەندەنی بەریتانیاوە لەگەڵ مابووی. دەستت خۆش بێ، گەلێک سپاس. سپاس دەکەم. لطفت هەیە. باش من یەکسەر چمە تەوەری دووەم ناوەستم